دوای ڕاگەاندنی ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 لە ئاسی هەرەمی کوردستان، خوێندکارێکی سنووری قەزای چەمچەماڵ بە ناوی هانا بەکر عەزیز توانی پلەی دووەم لە بەشی زانستی لەسەر ئاستی هەرێم بەدەست بهێنێت. نەوشێروان ئەحمەد لێپرسراوی مەڵبەندی چەمچەماڵی یەکێتی وەفدی یاوەری بە مەبەستی پیرۆزبایی سەردانی ماڵی خوێندکارەکەیان کرد و جگە لە دەستخۆشی هەموو پشتیوانیەکی مەڵبەندیان بۆ دووپات کردەوە. سەرەتا پیرۆزبایی لە کتێبە ڕێزە و خوشکی خۆمان بکەین و پیرۆزبایی لە دایک و باوکی بکەین و ناوی ئێمەش لە چەمچەماڵ و ماڵبەندی چەمچەماڵ واجبمانە سەردانی ماڵیان بکەین و واجبشمانە مدیری مەدرسەکەمان لەگەڵایە کە ئەو مەدرسەی کە ئەم یەکەمی تێنەوە دەستخۆشی دەکەین سوپاسیەکەین. سەرەتا من لە قۆناغەکانی پێشووتریشە هەوڵم داوە کە دەرجێکی باش بەدەست بێنم، لەخوا بەزیابێ ساڵەکانی تری شەریەکەم بووم. خۆم حازر کرده بوو بۆ پۆلی 12 چونکە پۆلی 12 قۆناغی کۆتاییە بۆی بزانی لە داهاتوە بیبەچی. ئیتر هەموو کاتەکانم هەموو شتێکم یعنی وەکو پلاندا ڕژا بوو بۆی بگەم بە پۆلی 12 و چۆنێتی تعاملکردن لەگەڵی و لەخوا بەزیابێ سەکە. وەڵایم پەیامی من بۆ حکومەتی هەرێم و وەزارەتەکان و کۆمپانیا بەڕێزەکان کەرتی تایبەت لە هەموو کوردستان بە تایبەتی لە چەمچەماڵ یعنی بوار بڕەخسێن بۆ ئەو هەموو خوێندکارێکەوە تەخەڕوجیان کردووە لە کولیە و پەیمانگاکانە لە کەرتی تایبەتەدا بەزریان سوپاسیان نەکەین. یعنی کۆمەڵی خوێندکارمان هەیە لەم سنوورە بەڕاستی وڵاتێکی دەوڵەمەندە بە حەقیقەت ئاوڕێی لەم خوێندکارانی ئەم سنوورە بدەنەوە ڕۆڵەی فەقیر و هەژار و ئەنفال و شەهید و پایتەختی شەهیدان داوا لێیانەکەن لەم کەناڵیەوە ئەگەر بکرێ بۆ ئەم سنوورە بۆ ئەم خوێندکارە بەڕێزەکان بۆ کەسوکاری شەهیدان بۆ هەموو چین و توێژەکان بکرێتەوە مەمنونیانە.